بەداخەوە تا ئێستا یەکێتی و پارتی و لایەنە سیاسەکان لەسەر بربژێرێکی دیاریکرا و بۆ نوێنەرایەتی کردنی کورد بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کە پشتی کووردە لە پۆستە سیادیەکانی عێراقیدا چەند ساڵێکە لە بەردەستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستەکانی تر لە بەردەستی پارتی دیموکراتی کوردستان بووە. ڕێکنەکەوتن لە خولەکانی پێشوودا بۆتە مای ئەوەی کە بە چەند بەربژێرێک بچنە نێو پەرلەمان و لەوێدا لە پەرلەمان یەکلا بۆتەوە. تا ئێستاش ئەو ڕێکەوتنە نەکراوە. نەبوونی ئەو ڕێکەوتنە کاریگەری نەرێنی هەیە لەسەر گفتوگۆکانی پێکەنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانیش، چونکە ئێستا کە دوای هەڵبژارنەکان هەردوو پۆستە سیادیەکانی بەغدا و هەرێمی کوردستان بوونە بە بەشێک لە پاکێجێکی یەکگرتوو لە گفتوگۆکانی نێوان یەکێتی و پارتیدا، ئەمەش ئەرچی ڕێکەوتنی لە نێوان هەردوو لادا قوڕس کردووە. دواکەوتنی ڕێکەوتن لەسەر بربژێرێکی دیاریکرا و بە تەکید کاریگەری نەرێنی لەسەر وادەی هەڵبژاردننی سەرۆک کۆماریش دەبێت، بەڵام بەپێی قانون، بەپێی دەستور، بەپێی بڕیاری محکەمەی ئیتیحادیش 29 ئەم مانگە دواوادەیە بۆ هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆمار. پێم وایە لایەنە شیعەکان نایەنەوێت بەهۆی ناکۆچی کوردی وادەی هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆمار دوا بکەوێت، چونکە ئەمە کاریگەری دەبێت لەسەر دواخستنی هەڵبژاردن یا بربژێرکردنی نوێنەری شیعەکان بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی.